دیمەنی وشکبوونی بە کۆمەڵی درەختە لە سنووری قەزای ڕانیە نمایشی بەڕێکردنی وشکە ساڵیەکی سەخت دەکەن. چالاکێکی ژینگەیش دەڵێت وشکبوونی ئەو ڕێژە زۆرە لە درەخت کاریگەری لەسەر کەمبوونەوەی بەرچاوی ڕێژەی سەوزایی لە سنووری قەزای ڕانیە هەیە. تا ڕادێک نەیانتوانی وەک خۆی یعنی ئەم بابەتە بهێڵنەوە ئەم درەختانە بهێڵنەوە سەرباری ئەوەی کە گۆڕانکارێکی قورسی کەشوهەوا هەیە لە ناوچەکەدا لە عێراق بەتایبەتی و هەرێمی کوردستانیشی زۆر گرتووەتەوە و کەمی ڕێژەی ئاو لە سنوورەکەدا ئەمەش وا دەکات کە کاریگەری لەسەر ئاودانی نەمامەکان هەبێ یان چەندێتی و چۆنێتی ئاودانی نەمامەکانی ژەمە کاریگەری هەیە بەداخەوە لێهاتووە کە ئەگەر جاران گوتپامان لە سەدا 5 و لە سەدا 7 ڕێژە سەوزایی لە سنووری دای راپەڕیندا گەیشت ئەم ئاستە ئێستا دەیە بڵێن زۆر کەمتر لە بەرەوەی بەشێکی زۆری درەختەکان وشک بوون ئەوان وسەتەکان ئەوانەی کە لە باخچەکاندا هەنا هەم بە حکمیەوەی کە شێوازی ئاودانەکان زۆر جار هەیە غەڵەتە ڕەنگە و کەسێک ئاویدا پسپۆڕ نەبێت. لای خۆیانەوە بەڕێوبەری فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین و بەرپرسی بەشی باخچەکانیش دەڵێن گۆڕانکاری کەشوهەوا و بەرزی پلەی گەرمی ئەم ساڵ کاریگەری لەسەر وشکبوونی درەختەکان هەبووە. دەبارەت بە وشکبوونی دارەکان لە ناو جەزرە وەسەتەکان لە ناو باخچەکان لە بەردەمی ماڵەکان چەند هۆکارێک هەیە بۆ ئەو وشکبوونە ئەمە وەکو فەرمانگەی ژینگە ڕاپەڕین لیژنەیەکی هاوبەشمانەیە لەگەڵ شارەوانی و کشت و کاڵ و دارستان و پاوان لیژنە هاوبەشەکە چاودێری چەند سەردانێکی کردو ئێمە وەکو فەرمانگەی ژینگەش بە کتابی ڕسمی ئاڕاستەی شارەوانەکانی ڕانی و بەڕێبراتی شارەوانی ڕاپەڕینم کردووە کە تایدا راپۆرتێکم بۆ ئامادە بکەن بۆ ئەوی ما هەڵسەنگاندنێکی بکەین بزانین ئایا هۆکاری وشکبوونی ئەو دارانە چیە چەند هۆکارێک هەیە بۆ وشکبوون دیارە ئەمساڵ بەهۆی کەمی ڕێژەی دابارین و وشکە ساڵی ئەوە هۆکارێکی سەرەکیە بۆ وشکبوونی دارەکان گەرسێکی بەشێک لە دارەکان بەشی سەروان وەکو هەڵپڕۆکانێکی لێهاتوو ئەوە هۆکاری پلەی گەرمەکەیە. بەداخەوە ئەمساڵ ژمارەیەک لە دار و درەخت و سەوزاییمان بەهۆی ئەو وشکە ساڵیەوە وشک بوو. ئێمە هەرزوو لیژنەیەکمان پێکێنا بۆ لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە و نووسراوێکمان ئاڕاستی بەڕێبراتی کشت و کاڵی ڕاپەڕین کردووە بەشی پاراستنی ڕوەک ئەوانیش بە نووسراوی وەڵامیان داوینەوە بەشێک لە هۆکارەکانیان لە ڕووی زانستیەوە بۆ ڕوون کردوینێتەوە. زۆرینەی هۆکارەکان زۆرینەی دارەکان بەهۆی وشکی کەشوهەوا و بەهۆی نەمانی ڕوتوبەت لە زەویدا وشک بووە. بەداخەوە ئەمساڵ گەرمایەکی زۆر و دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی و ڕوتوبەتی ناو خاک هۆکارێک بوو بۆ ئەو وشک بوونە. بەپێی ئامارەکان لە ساڵانی پێشتریشدا ڕێژەی سەوزایی لە سنووری قەزای ڕانیە ناوەندی ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین کەمتر لە سەدا 7 لە خوار ستانداردەوە بووە. چالاکان و شارەزایانی ژینگەش ئەمە بەکارەساتی ژینگەی ناو دەبن. ئەمەش لە کاتێکدایە 4 ساڵ لەمەوبەر وا ڕاگەیەندرا کە پشتێنەیەکی سەوزایی بە چواردەوری شاری ڕانیەدا دروست دەکرێت بەڵام لە ئێستادا درەختەکانیشی بەرەو لە ناوچوون دەبنەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.